زانکۆی قەیوانی نێودەوڵەتی فرانچایسی زانکۆی UTMی مالیزیە کە ئاستێکی بەرزی هەیە لە ڕانکینە جیهانیەکاندا. لە ڕیزبەندیە کەمینەکانە لە بوارە تەکنۆلۆجی و ئەندازیاریەکان. فێرخوازانی زانکۆی قەیوانی نێودەوڵەتی هەمان بڕوانامەی زانکۆی UTMی مالیزی وەردەگرن و دەبنە خاوەنی بڕوانامەیەکی نێودەوڵەتی باوەڕپێکراو. ناوەندە پیشەسازیە گەورەکانی جیهان متمانەیان بە زانکۆی تەکنۆلۆجی مالیزی بەخشیوە وەک یەکێک لە دامەزراوە ئەکادیمیەکان لە بواری تەکنۆلۆجیا و ئەندازیاری سوود لە تاقیگە و ئەندازیارە بەتوانەکانی وەردەگرن. زانکۆی UTMی مالیزی پەیوەندی بەهێزی لەگەڵ کۆمپانیا جیهانیەکان هەیە و ئەندامە لە کۆنسوڵی دانپێدانانی پرۆگرامە ئەندازیاریەکان The Engineering Accreditation Council EAC بۆیە هەڵگرانی بڕوانامەی زانکۆی قەیوانی نێودەوڵەتی هەلی کارکردنیان بۆ دەڕەخسێت لە ناوخۆ و لە دەرەوەی کوردستان. فێرخواز لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی بناغی پرۆسەی خوێندنە و زانکۆکە سیستەمی Outcome Based Education پەیڕەو دەکات و ئامانجی دابینکردنی کەشێکی گونجاوی فێرکردنە لە ڕێگەی مامۆستایانی نێودەوڵەتیەوە. کوالەتی خوێندن لە ئاستێکی بەرزدایە و پرۆگرام و تاقیکردنەوەکان لەلایەن زانکۆی UTMی مالیزی دادەنرێن و چاودێری دەکرێن. کامپی زانکۆی قەیوانی نێودەوڵەتی دەبێتە دیارترین کامپی خوێندن لە ناوچەکەدا و فاسڵتی و کتێبخانە و تاقیگەی پێشکەوتوو بۆ فێرخوازان دابین کراوە. فێرخوازانی زانکۆی قەیوانی نێودەوڵەتی هەلیان بۆ دەڕەخسێت بەشێکی خوێندنەکەیان لە وڵاتی مالێزیا بخوێنن یاخود بۆ ڕاهێنانی پیشەیی ڕوو لە زانکۆی UTMی مالیزی بکەن. تۆ لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی بڕوانامەکەت نێودەوڵەتیە.